خۆشەوی سڵای خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان داواکارین خوای پەروەردگار ڕۆژ و عیبادەتی هەموو لای قبوڵ بکە. خوای پەروەردگار بەرەکەت و فەڕی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و سەروەت و سامانی خێرخوازاندا و بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر کار و چالاکیەکانی دەستگای بەخشینی خێرخوازیشدا. خۆشەویستان لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی ساڵانەی خۆی هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەستگای بەخشین کۆمەڵێک پرۆژە ڕادەگەێنێ. یەکێک لەوانە پرۆژەی سەلەی ڕەمەزانیە سەبەتەی خۆراکی بۆ خەڵکانی هەژار و کەم دەرامەت و منداڵی بێباوک. لەگەڵ ئەوەدا هاوکاریکردنی منداڵانی بێباوک و دروستکردنی سێخان و هاوکاریکردنی خەڵکی خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشیە درێژخانەکان. لەم ساڵیش دیسانەوە دەستگای بەخشینی خێرخوازی ئەو پرۆژانەی ڕاگەیاندووە بۆ ئەوەی کە ئێوەی بەڕێز و خۆشەویست هاوکار بن بۆ ئەوەی دەستگاکەمان بتوانێت زۆرترین هاوکاری بگەێنێ بە زۆرترین خەڵکی هەژار و نەداری ئەم وڵاتە. بەڕاستی زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەم، دەستان خۆش بێ، خێرتان بنووسێ. بەڕاستی لە 100% ئەم سەبەتەی خۆراکەی کە ئێوە هاوکاری خەڵک و مناڵی بێباوک و ئەمانە ئەکەن بەڕاستی 100% جێی خۆی ئەگرێ و یاڕەبی خۆی گەورە پاداشتانداتەوە، پاداشتی هەموو خێرخوازانێکیش بداتەوە. هیوادارم ئینشاءالله خێرخوازان زیاتر هاوکاری خەڵک بکەن و دەستخۆشی لە ئێوە بەڕێزی شەکەین کە هاوکاری ئەم خەڵکاکەن. ئێستا من بۆ نمونە بڵێن من یەکێکانەوە دایکمە، 7 سەرخێزانە، 4 مناڵ هەتیوی لای کوڕەزایەتی، 1 دینار معاشی نییە، کرێ چییە؟ یعنی ئەگەر کەسێکی وەک بەڕێستان هاوکاری نەکەن، یعنی ناتوانێت هیچ کاسبیە بکە. هیچ مناڵەکانشی وەنە گەورەین بڵێ ئیشکە، هەموو 11 ساڵ و 9 ساڵ و 8 ساڵن. لە هەمان کاتە ئەوەی نەبێ دایکمە، چەنەها ماڵی فەقیر و هەژار هەیە ئەوها، هیچ کەسێ یعنی هیچ لایەنێک هاوکاریە ناکە. بەڕاستی بەس بەرنامەی بەخشینە ئەتوانێت هاوکاری ئەم خەڵکە فەقیر و کەم دەرامەتانە بدە. یعنی خەڵک پێ ئەیبە بچێ بۆ سوال و ماڵ بە ماڵ بگەڕێ. ئەگەر لە ڕێی کەسێکی وەک بەڕێستانەوە لە ڕێی بەرنامەی بەخشینەوە ئەوە هاوکاریەکە بکەن، بەڕاستی ئەوە بۆ ڕێگای خواپەرستیە و ئینشاءالله خوای گەورە بە حەز لێتان وەرەگرێ. دەستان خۆش بێ. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم. بەڕاستی هەستان بە ئەمەرکە ئەرکێژی نیشتیمانیە، بەڕاستی ئەرکێژی پیرۆزە کە سنووری ئەم شاریان بەسەر کردوتەوە وەکو یەکەم شوێن کە هەستان بە ئەم ئیشە پیرۆزە دابەشکردنی ئەم خۆراکە بەسەر خەڵکی فۆقەرای ئەم شارە، خەڵکی فەقیری ئەم شارە، مناڵی بێباوک، مناڵی هەتی و بەڕاستی جێگەی دەستخۆشین. لە مانگە پیرۆزی ڕەمەزان ئەم هەموو کۆمەڵی ماڵیان بەسەر کردوتەوە، بەڕاستی جێگەی دەستخۆشین. بەخشین.
ڕازی بێ خوای گەورە شوێنیان بۆ پڕکاتەوە خوالیان ڕازی بێ لای خوا دیار بن ئیشەڵڵا ئیشەڵڵا خوالیان بە زیاد کە دەستی ئێوەش خۆش بێ بە قوربام لە ساغی بۆ هەموو لایە ئیشەڵڵا دەستخۆشی لە بەرنامەی بەخشین ئەەکەم ئەم خێرخوایانەی کەوا یارمەتی فەقیر و هەژار ئەدەن بۆ ئەم مانگی ڕەمەزانە کارێکی زۆر باش و گونجاوە دەستیان خۆش بێ خوا زیاتر زیاییکە یاخوا بەرنامەی ئیسلام لەمە زیاتر زیاد بێت دەستخۆشیان لێ ئەەکەین خێران بنووسێ و ئەو کەسانی بە هەر چشتێک بە هەر لەونێک بە قسە بێ بە بەخشین بێ یارمەتی فەقیر و هەژار ئەدەن بۆ ئەم مانگی ڕەمەزانە خوا لیان وەرگێ و لیان قبول کات ئیسیفادەی چۆن نییە ئەمە هەتا ئێستاکێ ئەوە سێ مانگە هیچ کەسێک ئەوەی سەنعاتکار بێ ئەوەی حەماڵ بێ هەمووی لە ماڵەوە دانیشتوە بۆ بۆنێ ئەم کۆرۆنا و بەزم و ڕەزمەوە هیچ کەس هی وایە احتیاجە بە لەپێک بەخوا هەیە احتیاجە بە لەپێک بە ڕوبعێ تەماتە ئەمە ئیسیفادەی زۆر زۆرە بۆ فەقیر و هەژار ماڵ وا هەیە بێوەژن وا هەیە پیاو وا هەیە کەسابەتی پێ ناکرێت هیچی پێ ناکرێت دیارە درێژەی کار و چالاکیەکانی بەرنامەی بەخشین ئەم ساڵیش توانرا فەقیر و هەژاران بەسەر بکرێتەوە لە ڕابردوودا دیارە ئێمە با بڵین کەمپینێک ڕاگەیەنرا تایبەت بە بێکاران لە کاتی ڤایرۆسی کۆرۆنادا توانابڕێکی زۆر خواردن دابەش بکرێت بەسەر هەژارانی سنوورەکەدا دیارە ئەمە بە هاوکاری خێرخوازان و دەستگای بەخشین کە هەڵساپەی ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ دەستگای بەخشین و هەموو ئەو خێرخوازانەی کە بەشدار بوون. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بە بۆنێ هاتنەوەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە گشت مسلمانانی جیهانەکەین بە گشتی و بە تایبەتیش مسلمانانی وڵاتی کوردەواری خۆمان وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مانگی ڕەمەزان هاتە پێشەوە دوعایە کردووە ئەی فەرموو خوایە ئەم مانگە بە ئەمن و ئیمان و بە سەلامەتی و بە ئیسلامەتی بەسەرمان بێنیتەوە هلال و ڕۆژدین وەخێر ئێمەش دوعاکەینەوە خوای پەروەردگار ئەم مانگی ڕەمەزانە ڕەمانگێکی پڕ لە ڕۆژد و خێر و فەڕ و بەرەکەت بێ بۆ هەموو جیهان و بۆ مسلمانان بە تایبەتی وەکو کار و پیشەی خۆشمان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵێک بە درێژایی ساڵ ئێمە لە کار و چالاکی پرۆژەداین بەڵام بە تایبەتی لە مانگەکانی ڕەمەزانی پیرۆزدا و لە مناسبەتەکانە کار و پرۆژەی زیاتر و چڕترمانە بێ ئەم ساڵیش بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کۆمەڵێ پرۆژەی ناوازە و جوانمان ئامادە کردووە لە پێدانی یارمەتی مادی بە کەم ئەندامان و بە نەخۆشانی درێژخایەن و پرۆژەی منداڵانی بێباو یارمەتیدانیان بە مادی و
دابشکردنی کورسی شەحن و هەموو ئەو کار و چالاکیانەی ترکە لە مانگی ڕەمەزانێتە پێشەوەمان لێکا کە ئێمە دەست بەکار بینتیایە و یەکێکشی لەو پرۆژە ناوازانە پرۆژەی دابشکردنی سەرلەی خۆراکیە بەسەر هەژاران و بەسەر فەقیراندا هەمیشە دوعای خێرمان بۆ ئەو خێرخوازانە هەیەکەوە بە هەر ئەندازەیە کە ئەتوان یارمەتی ئەم پرۆژانە بن خوای پەروەردگار ڕۆژەکانیان لێ قبوڵ بکە، خوای پەروەردگار تاعات و عیبادەتەکانیان لێ قبوڵ بکە، خوای پەروەردگار بەرەکەت بخایەوە سەر ماڵ و مناڵ و ژیان و دین و ئیمان و هەموو ڕزق و ڕۆزیەکیان بە حەڵاڵی پێبەخشێ ئینشاءالله و لە بەهەشتا بە باشترین شێوە پاداشیان باتەوە ئینشاءالله. لە سنووری چەمچەماڵ ئەمڕۆ ئەو خەیر و سەدەقانەی کە ئێوە گەیاندوتانەتە دەستگای بەخشینی خێرخوازی گەیشتە دەستی خەڵکانی هەژار و نەدار. پاش خوای پەروەردگار سوپاسی ئێوە دەکەین کە هەمیشە پایەکی گرنگی بە جێگەیاندنی پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازین. بۆیە لێرەوە پێتان دەڵێن خوای پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و سەروەت و سامانتاندا و پێتان دەڵێن ئێوە ببەخشن، ئێمە لە خزمەتین تابیگەێنین بە دەستی هەژاران و نەدارانی وڵات. ببەخشن بۆ ئەوەی بەخشینەکەی ئێوە هەمیشە بەردەوام.